دەباش زانیاریەکانی شاری ئامێدی و کەشوهەوا. بله سپیدەوە باشتر و خۆشتر بیدن قەزا ئاوێدی کەشوهەوا ساهیە بەسمێت ئاماژە پێ بدەم کۆ دەمێ سپێدەدا جەمەد چێت بیتن چونکە پلێن گەرماتیە گەلک تێنە خوارێ جەمەد القەزا ئامێدی چێت بیتن ئەڤەدی دەمێکی دایە و تانوکە القەزا ئامێدی پێتیڤی بۆ گاز لەسەر هەوڵاتیان ئەنی بەرمیلێ دوێ هات بودان حتى که ایک برمیل سر حوالاتیان هاتیه دان سر رای و سقای سرهم جلای کدی و جلای پروژان و لدیف ماستر پلان سال 2014 2018 یا لجنه پروردان لانجمن پارێزگا دو که لپرورده قەزا ئامێدی نه قوتابخانه پێتیڤی خراپکردن و نوژانکردنێنە هەروەسا 45 قوتابخانه دیجی پێتیڤی نوژانکردنێنە هەنە لە سنور پرورده قەزا ئامێدی 4 قوتابخانه ده ئاواهیان کرێوەنە هەروەسا 2 قوتابخانەیان گوندان جی دێ کابینان و هەنە ئەڤەدی دەمێکی دە هەروەسا ژلایەکی دیڤە و سوباهی مەولیدا پێغەمبەریە لە سەرانسەری قەزا ئامێدی بگشتی بەرهەڤیان vê ڕۆژێ تێنەگیرن و دێ ئاهەنگ هێنەگیران لە کۆمەلگا سیرێژی و سەر پیشێراتیزی بێ لە مزگەفتا وێ ئامازن دێ ئاهەنگێک لە دەمژمێر سێ هێتەگیران بێ هەلکەفتا مەولیدا پێغەمبەری. بله دیسان ایک پروژه هر گرینگ ل قەزا ئامێدی پروژه استراتژی آوا در دوری ئامێدی که به نزدیکی پترش 4 ساله پروژه تمام بوده ل هیام ساله که پروژه تمام بوده و هیچ نکتیه کاری که پروژه کج میبوهاتی دست نشان کردن 96 میلیارد دلار بوینه حتی که پروژه نهاتیه خدمت حالاتی قەزا ئامێدی بگشتی دا سرانسری قەزا ئامێدی گشتی الورزی هاوین بتایبەتی لکیمی آوه دنالن. بله. اف پروژه پیکر 45 کیلومتر کو شهر جه کومالگا سیریه پروژه دست بید کتن حتی ناحیه سرسن که دا و نزدیکی 119,000 بورین آوه بهاتین راکشان. بله. لگور زانیاریت من کو او کمپانیا کار دوی پروژه داد کرد نکات جارا کدی هاتیه و ده کاری تدا کته و دمکی نزدیک دا کو پروژه دیگه بیت کاری و خلق قەزا ئامێدی بگشتی ایدیدش خیران آوه خورتال بن.